لە کاتێکدا پارلەمانی عێراق سەرقاڵی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 نرخی نەوتی ئۆپیک لە بازاڕە گیانیەکاندا بۆ نزمترین ئاستی خۆی داپەسیوە. بەپێی دوایین زانیاری ماڵپەڕی فەرمی ئۆپیک نرخی هەر بەرمیلێک نەوتی ئۆپیک بە 38 دۆلار دەفرۆشێت. هاوکات ئاژانسی ڕۆیتەرزیش بڵاوی کردوێتەوە حکوومەتی عێراق نەوتەکەی هەرزان فرۆش کردووە بۆ ئەوەی لە منملانی لەگەڵ وڵاتانی دیکە جێگەیەک بۆ خۆی لە بازاڕی نەوتدا بکاتەوە. بەپێی راپۆرتەکەی ڕۆیتەرز عێراق بەشێک لە نەوتەکەی بە 30 دۆلار دەفرۆشێت. ئەوە لە کاتێکدایە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 نرخی هەر بەرمیلێک نەوت بە 45 دۆلار خەمڵێنراوە. لە مانگی ڕابردوودا وڵاتانی ئەندامی ئۆپیک ڕۆژانە 31 ملیۆن و 382 هەزار بەرمیل نەوتیان بەرهەمێناوە. ئەو ڕێژەیەش 1 ملیۆن و 800 هەزار بەرمیل زیاترە لە پێویستی بازاڕە گیانیەکان بە نەوتی ئۆپیک. بەڵام بۆ حاڵەشەوە وڵاتانی ئەندامی ئۆپیک و بە تایبەتیش سعودیە و وڵاتە عەرەبیەکانی دیکە ئامادەنین ئاستی بەرهەمێنانی نەوت کەم بکەنەوە. پێشتر بەشێک لە وڵاتانی ئەندامی ئۆپیک لەوانە ئێران بۆ پێشگرتن لە دابەزینی نرخی زیاتری نەوت داوایان کردبوو کە ئاستی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوت کەم بکرێتەوە. بەڵام لە ئێستادا ئێرانیش بەنیازە ڕێژەی هەناردەکردنی نەوتەکەی زیاتر بکات و ئەمەش کاریگەری دەبێت لەسەر دابەزینی زیاتری نرخی نەوتی ئۆپیک. دامەزراوەی گۆڵدمان ساشی ئەمریکی پێشبینی کردووە بەوەی منملانی وڵاتانی ئۆپیک و ڕووسیا بۆ فرۆشتنی نەوتی زیاتر لە مانگەکانی داهاتوودا نرخی نەوت دابەزینی زیاتر بەخۆیەوە دەبینێت و پێدەچێت تا ئاستی 20 دۆلار بۆ هەر بەرمیلێک دابەزێت. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاندووە پلانیان هەیە لە ساڵی داهاتوودا ئاستی هەناردەکردنی نەوت بۆ 4 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا بەرز بکەنەوە. عێراق لە ئێستادا لە قەیرانی داراییدایە و بەهۆی شەڕی داعشیشەوە پێویستی بە پارەیەکی زیاتر هەیە. ئەوەی تا ئێستا پێشبینی کراوە عێراق لە ساڵی 2016دا ئەگەر بێت و هەر بەرمیلێک بە 45 دۆلار بفرۆشێت ئەوە بڕی 29 تریلیۆن دینار کورتێنانی بودجەی دەبێت. بەڵام بەپێی نرخی ئێستای نەوت و هەروەها پێشبینی دابەزینی زیاتری نرخی نەوت پێدەچێت عێراق تووشی کورتێنانی زیاتر بێت لەو ڕێژەیەی پێشبینی کراوە. بە بۆچوونی بەشێک لە شارەزایانی بواری ئابووری عێراق بۆ خەرەبووکردنەوەی کورتێنانی بودجە دوو ڕێگای لە بەردەمدایە. یەکەم فرۆشتنی زیاتری نەوت و کەمکردنەوەی خەرجیەکان. دووەم وەرگردنی قەرزی نێودەوڵەتی کە لە ئێستادا عێراق بەنیازە هەردوو ڕێگەکە بگرێتە بەر. لەلایەکەوە دەیەوێت لە ساڵی داهاتوودا ئاستی هەناردەکردنی نەوت بۆ 4 ملیۆن بەرمیل بەرز بکاتەوە و لەلایەکی دیکەشەوە حەیدەر عەبادی ڕایگەیاندووە بەنیازی وەرگرتنی قەرزن لە بانکی نێودەوڵەتی.